بۆچی سۆنی لە دۆڕانە و مایکرۆسۆفت لە برنەوەیە بۆچی پلەیستەیشن لە دواکەوتنە و یەکس بۆ کەس لە پێشکەوتنە بابەتێکی گرنگ لەناو دنیای ڤیدیۆ گەیم یاخود ئەوانەیە کە متابعی بازرگانی ڤیدیۆ گەیم بەگشتی دەکەن حەز دەکەم لەو ڤیدیۆ بە تێر و تەسەری وەکو شیکردنەوەیەک باسی داهاتوی هەردوو کۆمپانیا بکەین بەڕاستی لەبەرەوەی گەیمەر بی یاخود تەنیا سەیری گەیم بکەی یان عاشقی بواری گەیمینگ بی یاخود بواری تەکنۆلۆژی بی پێویستە پرسیار لە خۆمان بکەین لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چی ڕووی داوە یاریکردن تەنیا ئەوە نیە تۆی تەنیا یاری بکەین تەکنۆلۆژیا تەنیا ئەوە نیە کە مۆبایلەکە تابلێتەکە کۆمپیوتەرەکەت بەکاربێنی بەڵکو پێویستە لە کۆمپانیەکان تێبگەین ئەو هەوڵانی کە دەیدەن چۆن نییە و کامیان بە ڕێگایکی باش دەڕۆن و کامیان بە ڕێگایکی خراپ دەڕۆن لەو ڤیددیۆی خۆم ڕکلام لە بۆ مایکرۆسۆفت ناکەم بەڕاستی لەبەر لەو ڤیددیو زیاتردا لە بەزمەسە کۆمپانیای سۆنی و کارەکانی کە کردیتیان ئەو ڤیددیو تەنیا نیشاندانی هەندێک ڕاستیکەوە پێویستە ئێمەی وەکو گەیمەر ئەو کەسانی عاشقی ڤیدیۆ گەیمن هۆشیار بین و تێی بگەین سەرەتای ئەو بابەتە بەوە دەست پێ دەکەم کەوا سۆنی و نرخی پلەیستەیشن 5 لە چەند بازارێکی جیهان گران دەکات گرانکردنی نرخی کۆنسۆڵ شتێکی ئاساییە زۆربەی کات ڕووی داوە بەهۆی هەڵاوسانی ئابووری دەڵێ دابەزینی نرخی یۆڕۆ دەڵێ دابەزین نرخی پاوەند دەڵێ لە چاو دۆلار یاخود بێقیمەت بوونی پارەی کاش هەمووی هۆکارن بۆ ئەوەی کۆمپانیایکی وەکو سۆنی بڕیارێکی لەو شێوەیە بدا بەڵام بە دیوێکی دیکە تەمەشایکەین گرانکردنی پلەیستەیشن 5 بە 20 پاوەند یاخود بە 20 دۆلارێکی گشتی برێ 20 دلار 30 دلارێک گرانتر بووە پارێکی زۆر نییە بەڕاستی بەو کەسێک کە دەیەوێت پلەیستەیشن 5 بکڕێت بەڵام شتێکی بێمانایە سۆنی و کارە دەکات لەبەر سۆنی زۆر بە ئاسانی دەتوانێت ئەو پارەیە قوت بدە وەزەرەکە لە خۆی بدە بەڵام لە فرۆشی یاریەکان قازانجی گەورەتر دەکات و لە فرۆشی یاریەکان ملیۆنان دۆلاری بەدەست دەینتەوە کە پێویست ناکە هەنگاوێکی لەو شێوەیە بنێ با بەو شێوەی سەری و بابەتە بکەین مایکرۆسۆفت ئەو کارە ناکە و سوپرایزێکی زۆر گەورە دەبمەگە بێت و مایکرۆسۆفت ئەو کارە بکات لەبەرەوەی مایکرۆسۆفت ئێستا لە قۆناغێکی خۆیدا کە تێیدا تەنیا پارە سەرف دەکە بێ ئەوەی قازانج بەدەست بێنتەوە لەبەرەوەی بیلیۆن وایە کە لە داهاتوو ئەو پارە مەسروفەی ئێستا کردیتیان بەدەستیان دەکەویتەوە و هەڵەژ نین لەو کارە بەڕاستی و تاوەکو ئێستا زۆر بە باشی توانم بڵێم گورزی کوشندەیان لە سۆنیدایە سادەترین نمونونەکە بیهێنمەوە چۆن مایکرۆسۆفت توانی گورزێکی کوشندە لەو جەنەڕیشنە لەو نەوەیە لە سۆنی بدا یان لە پلەیستەیشن بدا گەیم پاسە کە زۆر باشتان نەزان لە بەرچ گەیم پاس سەرکەوتووە لەبەرەوەی سەرکەوتووە مایکرۆسۆفت پارێکی خەیاڵی دەداتە ئەو کۆمپانیانە یاریەکانی خۆیان لەسەر خزمەتگوزاری گەیم پاس بەردەست بخەن مایکرۆسۆفت تاوەکو ئێستا خۆی دەڵێ قازانج لە گەیم پاس ناکە وەزەرریتی بەڵام قازانجی مایکرۆسۆفت ئەوەیە خەڵک ڕاکێشتە ناو دنیای ئەکسبۆکس و گەیم پاس لە داهاتوو کە ژمارەکان زۆر بەرز بوونەوە سەبسکرایب زۆر بەرز بتەوە ئەو کات قازانج بکەن واتە یاریە درێژەکە دەکەن لۆنگ گەیم مەودایە درێژەکەت سەیر دەکەن هەرچی سۆنیە کۆمپانیایەکی پارەپەرستی مەغرورە لەبەر چەند هۆکارێک ڕاستە سۆنی یاری ناوازەمان لە بۆ دروست دەکات ئەو یاریانەی کە سۆنی درستی دەکات پلەیستەیشن درستی دەکات لە گادۆڤارتەوە لە لاستەڤەستەوە لە گۆست ئۆف سوشیماتەوە لە دێسراندیکتەوە لە هەر هەموو یاریانەی کە فێرست پارتی ئەکسکلوسیڤن لە شوێنی کە بەدەست ناکەون لەوانەیە ئێستا لەسەر پیسی بەدەستکەوی کە ئەوەش هۆکارێکی دیکە ئێمە و ڤیدیۆ دروست بکەم و باسی بکەم سۆنی لە قۆناغێکی کۆمپانیایەکی خۆیتیکەوە هەموو شتێکیان لە پێناو ئەوەیە لە یەکەم بمێننەوە بازاری گەیم ڕقم یەکە بخۆی دەیان لە ڕقم یەک بمێننەوە وەکو فرۆشی یاری وەکو فرۆشی کۆنسۆڵ دووەمیشان زۆرترین قازانج لە بواری پلەیستەیشن بکەن لەناو کۆمپانیای سۆنی تەنیای پلەیستەیشن بڵاو ناکاتەوە سۆنی کۆمپیوتەر دروست دەکات سۆنی مۆبایل دروست دەکات سۆنی فیلم بڵاو دەکاتەوە بەڵام هیچ کام لە بەشەکانی سۆنی بەقەدر پلەیستەیشن داهاتی مانگانە و ساڵانەی نییە یاخود داهاتی چارەجی نییە لە هەر چارێکێکی ساڵ تۆنێک داهات دەداتە کۆمپانیای دایکی خۆی کە سۆنیە و سۆنی بەتایبەتیش جیم ڕایان سەرۆکە نوێیەکەی پلەیستەیشن کە لە پلەیستەیشن 5 و کابرا هاتە حکم هەموو هەوڵێکی لە پێناو ئەوەیە زۆرترین داهات کۆکاتەوە بەڵام کوواڵەتیەکەشی هەر بمێنێتەوە لەبەی تێدەگەم کە بڵێ زۆرترین داهات کۆکەمەوە من کۆمپانیامە بزنسم کارمەندم زۆرە مەسروفم زۆرە یاریەکان 100 میلیۆنات تێدەچی شتانە ئاساییە یاریەکانیان کردە 70 دلار بەلای زۆر کەس 70 دلار پارێکی زۆرە لە بۆ هەر یاریەکی بەڵام سەرکەوتوو بوون لە بوارە و زۆرێک لە یاریەکانیشیان میلیۆنان کۆپی لێ فرۆشرا مگارەوە ڕاگنەوەکیش بە 70 دلار بڵاو دەکرێتەوە و گەیمەرێکی زۆریش دەیکڕی بەرزکردنەوەی نرخی یاریەکان بە 10 دلار کێشەیە بەڵام کێشەیەکی زۆر زەبەلاح نییە بەڵام بەرزکردنەوەی نرخی کۆنسۆڵ بە 20 دلارێک بە 30 پاوەندێک بە هەر نرخێک بێ کە دەتوانی نەیکەی
کێشەیەکی گەورەیە لەبەرەوەی تاکە کۆمپانیا و کارە بکە تەنیا سۆنیە مایکرۆسۆفت ئەو کارە ناکە نیتندۆ لەوەتی هەیە نرخی کۆنسۆڵەکانی یەک نەوعان نەدای بەزاندیە و نەبەستەری هێخستیە و بە خۆشمان دەزانین لەگەڵ بەرزبوونەوەی یاخود زۆربوونی تەمەنی هەر کۆنسۆڵێک پێویستە نرخ دابەزی لەبەرەوەی پارچەکان هەرزانتر پەیدا دەبن تێچووی دروستکردنەکەی دادەبەزی قازانجی کۆمپانیایەکە زیاتر دەبی پێویستە نرخی کۆنسۆڵ دابەزی هەست دەکەم سۆنی لەو بارودۆخەیە کە لە پلەیستیشن 2 سەرکەوتنێکی زەبەلاحی بەدەستینە لە پلەیستیشن 3 مەغرور بوون غرور لەیدا ڕاستە کواڵەتیەکەیان هێشتەوە بەڵام نرخیان زۆر گران کرد وای کرد لە پلەیستیشن 3 تا بەرەبەری کۆتایی تەمەنی پلەیستیشن 3 بە پاش Xbox 360 بکەوتەوە لەبەرەوەی مایکرۆسۆفت پێچەوانەکەی ئەنجامدا ئەویش نرخێکی هەرزانتر با کواڵەتی کۆنسۆڵەکە تۆزێک نزمتربی بەڵام نرخێکی هەرزانتر یاری جیاوازتر و سیستمێک دروست بکە کە زۆرترین پەرەپێدر بتوان یاری لە بۆ دروست بکە بۆیش Xbox 360 براوە بوو بەڵام مایکرۆسۆفت هەمان هەڵی سۆنی دووبارە کردەوە لەسەر Xbox One ئەویش چ بوو غڕورەکە لێیدا نرخی کۆنسۆڵیان بەرزتر بوو لە سۆنی و هەروەها DRM-یان هەبوو کە تاوەکو ێساشە کێشەیە لە ناو مایکرۆسۆفتی بەشێر لە شێوەکان هەر هەیە ئات باشتر کرایە DRM واتە تۆ نابێ خاوەنی هیچ یاریەک ئەگەر ئەکاونتەکەی خۆت نەوێ کاتی خۆی ویسیانەوە کارە بکە شکستیانینا بەڵام ئێستا بەشێر لە شێوەکان تایبەتمەندی Xbox هۆمیاندانەیە کە بەبێ ئەوەی لۆگین بی دەتوانی یاریەکە بکەی ئەگەر تو خاوەنی ئەو یاریەبی مایکرۆسۆفت هەڵەکەی خۆی لە Xbox One-ەوە فێر بوومە دووبارەشی نەکردەوە بەڵام پلەیستیشن لەگە پلەیستیشن 5 زۆر بەباشی هات بەڵام ئێستا خەریکە سەبر جگە لە زیادکردنی نرخی پلەیستیشن هەز دەکەم وا بەرەبەرە دەیەوێ بە هەموو لایەک بە هەموو توانایەک گەیمەرانی خۆی بکوشین تەنانەت ئەگەر باسی خزمەت گوزاریش بکەین گەیم پاس خزمەت گوزارێکی زۆر باشتر لە پلەیستیشن پلس ڕاستە پلەیستیشن پلس ئەکسترا و پریمیەم یاری زیاتری تێدایە بەڵام پێویستە پارەیەکی زیاتریش بدەیت و یاریەکان لە ڕۆژێکەمیش بەردەست نابن کە ڕکابەرەکەی وەی گەیم پاس جگەلەوەی تەواو یاریەکانی مایکرۆسۆفتی تێدایە کە ڕاستە تاوەکو ئێستا ئەکسکلوسیڤی گەورەمان نەبووە بەڵام ساڵی داهاتوو مایکرۆسۆفت پێم وایە هەنگاوێکی زۆر زەبەلاح لە بواری گەیمینگی خۆی لە بواری Xbox دەستە پێش بە بڵاوکردنەوەی دەیان یاری ئەکسکلوسیڤ لەسەر مایکرۆسۆفت ئەکسکلوسیڤی نەبووە تاوەکوستا یاخود هەیتی بەڵام کەمە بە یاری فێر پارتی شوێنی گرتویتەوە یاریە فێر پارتەکان بەشەچیان ڕۆژ یەکەم لە گەیم پاس بەردەستن تەنانەت یاریەکی زەبەلاحی وەکو لاپی کە ڕکلامێکی گەورەی بۆ دەکرێت مارکتینگێکی گەورەی بۆ دەکرێت کە گەیمەرێکی زۆر چاوەڕوانە گەیمەرێکی زۆر دڵی خۆشە بەو یاریەی ڕۆژ یەکەم دێتە سەر گەیم پاس ستارفیلد بە هەمان شێواز مایکرۆسۆفت هەنگاوێک چۆتە پێش گەرانەوەی زەحمەتە زەرەریشیانبی بەڵام تازە زۆر بەباشی هاتوون گەیمەرانیان لە خۆیان ڕازی کردیا بەڵام سۆنی ڕاستە یاریەکانیان کۆڵەتی زۆر باشە بەڵام هەندێک کار دەکەن شتە باشەکانیشیان بەڕەشی لە پێشساوی گەیمەران نیشان دەدەن بۆ نمونە سۆنی زۆر لە مایکرۆسۆفت باشترە لە ڕووی ئەپدەیتکردنەوەی کۆنسۆڵەکەی تەنیا لە ماوەی 2 ساڵی ڕابردوو کە من هەردوو کۆنسۆڵ بەکاردێنم تۆنێک مواسەفاتی نوێ لە بۆ پلەیستیشن 5 زیاد بوو کە Xboxەکە تاوەکو ئێستا ناتوانانی ڤیدیۆ بە 4K 60 فریم ڕیکۆردەکە بۆ فلاشێک بتوانانی وەری بگریەوە کە مایکرۆسۆفت ئەو کاری ناکە لەبەر خاتری ئەپلیکیشنێکی زۆر بێمانە کە ناوی OneDrive دەیەوێت ئەو بەکاربیێنی کە زۆر بێمانەیە مایکرۆسۆفت لە ڕووی سۆفتوێرەوە تۆپن بەڵام لە ڕووی سۆفتوێری کۆنسۆڵ بە تایبەتی لەو جەنەڕیشنە ناتوانن ڕکابەری پلەیستیشن بکەن چکەشتی زۆر باشیان کردووە من مەبەستمەوە نییە کە پلەیستیشن وەک کۆنسۆڵ لە Xbox باشترە نەخێر یەک مستەوانە لە هەموو شتێک ڕاستان دەگیاری هەیە لەسەر Xbox باشتر فریم ڕێیت و تەرتیبات و هێز و پاوەری باشتر بەکاردێنین دەگیاری لەسەر پلەیستیشن بەڵام بە گشتی مایکرۆسۆفت هەنگاوە گەورەکانی بە پۆزیتیڤی دەکات سۆنی هەنگاوە بچووکەکانی بە نیگەتیڤی دەکات بۆیش هەنگاوە گەورەکانی کە بە پۆزیتیڤی کردیتی بەڕەشی لە پێشساوی من نیشان دەدرێت ڕابردوو پێی وتین کە هەڵەکردن بەرامبەر گەیمەران بازێکی قورسی لەسرە سۆنی هەڵەیەکی گەورەی کرد لە پلەیستیشن 3 گەرچی لە کۆتایی دەتوانی ژمارەی فرۆشی پلەیستیشن 3 بە پێش Xbox بخاتەوە بەڵام کارەکە تازە درەنگ بوو لە پلەیستیشن 4 هەمان هەڵەی خۆیان نەکردەوە مایکرۆسۆفت لەو جارە هەڵەی کردەوە بەڵام ئێستا هەردوو کۆمپانیا بەتایبەتی لە بازاری ئەمریکی لێک مستەوان لە بازاری ئەمریکی زۆربەی کات مایکرۆسۆفت براوەترە ڕاستە لە بازاری جیهانی بەتایبەتی لە ئاسیا پلەیستیشن زیاتر فرۆشراوە تاوە کەستە بەڵام ئەو ڕۆژگارە ڕووی ئێستا لە هەرچێ دەپرسم حەز دەکە Xboxێکی هەبی لە بەرخاتری گەیم پاس و Xbox Series S بەناوبانگترین کۆنسۆڵ لە هەموو جیهان زۆرترین فرۆشی هەیە Xbox Series X بەقەدەر Series S نافرۆشێ لەبەروی ئینتری پوینتە بە $280 یاخود کەمتر لە $300 بە خزمەت گوزاریەکی زۆر هەرزانی وەکو گەیم پاس گەیمەر دەتوانێت هەموو یاری ناوازەی ئەنجام بدات پلەیستیشن وەڵامەکانی دائیمەن نێگەتیڤترە
پلیستیشن لە مەرحەلەیەکە لە قۆناغێکە بە نەبوونی گادەڤوار ڕاگنەڕۆکی ئێستا ئەو ساڵ بە تەواوەتی لە دەبڵ کوژاوەتەوە. ڕاستە سەرەتای ئەو ساڵ یاری ناوازیان هەبوو، بەڵام بە یەک خەبەری وا خراپ کە بەسە پلیستیشندا بشتێتەوە بە خراپ بەسەریدا دەشتێتەوە. دڵخۆشم کە ڕکابەرە گەورەکەی سۆنی مایکرۆسۆفت بە هەنگاوی زۆر باش بەکڕینەوەی کۆمپانیای زەبەلاحی وەکو ئاکتیڤیژن بەکڕینەوەی بثێزدا وا دەکات جیهانی گەیم فراوانتربی گەورەتربی ڕکابەرێکە باشتربی. هاوڕان لە کۆتایی ڕۆژەکە کەس براوانیە تەنیا ئێمە نەبین وەکو گەیمەران گەیمەر براوەیە، ئەو کەسانەی حەزیان بە بواری ڤیدیۆگەیمان بۆ منافەسانە دەبتە براوە لەبەرەوەی زەختکردن لە کۆمپانیای سۆنی، زەختکردن لە مایکرۆسۆفت، دابەزاندی نرخ منافەسەیەوا دەکە یاری جیاواز و ناوازە لە بۆمە دروست بکرێن، خۆیان بسەلمێنن لە بۆ گەیمەران تاوەکومە پارەیان پێ بدەن و یاریانە بکڕێن. چ پلیستیشن بیچ ئەکسبۆکس بێ تاوەکو ئێستا ئەو هەڵانەی کردویانە بە یەک هەڵی بچووک هەمووی دووبارە نوێ دەبتەوە. بە تایبەتی پلیستیشن لەو هەفتەیە لە هەموو جیهان زۆر بە خراپی باس کرا و من ژێرێکم لەو کەسانی کە دەڵێم هەنگاوێکی زۆر خراپە بە بەرزکردنەوەی نرخی پلیستیشن 5 دەبا نرخ هات بە خوارێ، دەبا وای کرد بە کە خەڵکەش زیاتر بتوانانی بیکڕێ، لەبەری زۆربەی گەیمەران ئێستا ناتوانن بیکڕن کە لەبەر یەکەم بەردەست نییە، دووەم سکاڵپەرەکان وا دەکەن کەەوە نرخی پلیستیشن 5 هێشتا بەرزتر ببتەوە. بەڵام سۆنی ئەگەر خۆی نرخەکە بەرزکاتەوە هێشتا دەستکەوتنی زەحمەتتر دەبی. باشترین چارەسەر لە بۆ سۆنی پێم وایە بڵاوکردنەوەی بەندڵەکانە بۆ نمونە فرۆشی پلیستیشن 5 بە بەندڵی هۆرایزن لۆ نمونە یاری هۆرایزنی لەگەڵبی دەتوانی بە $540 بیفرۆشی. $40 لە پلیستیشنی بەلا ژادەوەستی لەبەرەوەی یاریەکە تازە تاوا دروست کرێ بڵاو کرێتەوە قازانجی خۆدەی کردیە $40 لە بۆ دێ زیادە بۆ کۆنسۆلەکەش زیاد دەفرۆشی و یاریەکەش گەیمەری زیاتر دەبێ. پێم سەیر بووم سۆنی ئەو بڕیارەیدا مایکرۆسۆفت ئافرین لە بۆی ئەو بڕیارەی نەدا هەکوتم کۆمپانیاکان حەق خۆیانە پارە پەیدا بکەن لەبەر ئێشتانی کەمە دەیکەین هەمووی بە پارە دروست دەکرێت. بەڵام هەندێک کات هەیە زیاد لە حەد پێ لە بەنزینەکە دەنێن و زیاد لە حەد باگرانەکە دەخەنە سەر ئێمە وەکو کنسومەر وەکو کەسانی کە ئێمە پارە سەر دەکەن بەری بە پارەی ئێمە و یاریانە دروست دەکرێت بە پارەی ئێمە و کۆنسۆلانە دروست دەکرێت. بۆیە پێویستە وشارتر بین کاتێک سەری کۆمپانیاکان دەکەین دڵمان لە بۆ کۆمپانیاکان نڕوە بەڵکو دڵمان لەگە ستودیوەکان بیکە یاریەکان دروست دەکەن. لەبەری سۆنی ستودیوی ناوازەی هەیە، مایکرۆسۆفت ستودیوی ناوازەی هەیە، با مایکرۆسۆفت و سۆنی کاری خراپ بکەن بەڵام پەرەپێدەرەکان ئەو کەسانی یاریەکان دروست دەکەن خودی یاریەکان دەبی لای ئێمار خۆشەویست بن. واگەر باس هەر کۆمپانیایەکتان کرد وەکو کۆمپانیا باسیان بکەن بەڵام قسە بە ستودیوەکان مەڵێن قسە بە پەرەپێدەرەکان مەڵێن وەروە ڕقتان لە یاریەکان نەبی با ئەکسکلوسیفش بی کە پێم وایە ئەکسکلوسیف شتێکی زۆر هەڵێ لە 2022 پێویستە نەمینێ بەڕاستی لەبەرەوەی گەیمەرانی پلیستیشن هەڵدەبژێرن ئەکسبۆکس هەڵدەبژێرن شەڕی ئەکسکلوسیف بە قسەی فیل سپێنسەر بی لە ماوەیەکی نزیک نامینێ. بەڵام پێویستە ببینین بزانین هەنگاوی داهاتویان چییە، هەنگاوی ئەو جارەیان چییە. دڵگرانم بۆ هەواڵی پلیستیشن و دڵخۆشم بۆ هەواڵی ئەکسبۆکس کە نرخی کۆنسۆلەکانیان گران ناکەن لە بۆ گەیمەران. هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ ببی تکا دەکەم دوگمەی لایک سابسکرایب لە بیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ.